سڵاوتان لێبێ وەک دەزانن من هەر شتێک و هەر کەسێک جیاواز بە سەردانی ئەەکەم. اینجا ئەمڕۆ لە شاری هەولێری خۆشەویستم ئەمەوێ سەردانی بە ڕێزێک بکەم کە لە خۆشەویستی و عشقی بۆ هونەر ماڵەکەی خۆی کردو بە سینەما خەڵک دەتوانێت بێ بەرامبەر چه سێری فیلم بکە لە هەمووشی جیاوازتر ئەوەیە عشقی فیلمی هندیە. اینجا ئەمەوە پێش ئەوەی سەردانی بکەم بچم بۆ لای چەند کەسێک و گفتوگویان لەگەڵدا بکەم سەبارەت بە سینەما و هونەر ئەو کاتە سەردانی ئەو بە ڕێزەشەکەین اینجا وەرن لەگەڵ بابن. سڵاو لێ بە مامەگیان بەخێر بێن سەرچاوان باش دانیشتووی بەرامبەر کۆنترین سینەمای شاری هەولێر. بەێ تۆ ئیش و کار و چێ لێرە خۆ دوکانە هەیە لێرە؟ وەڵام بخۆم دوکانم لێران نییە بەزە بخۆم لە تەقاعدم لە کات خۆ لە وەزیفەی بوومە بەردەوام لە ساری ئەفتاکانەوەڕە بەس ئێستا هاتیمە لێرە لە ئەولەو بازاڕی سەر دەدەم و هەندێک وەختی پێڕا دەبێن و هەندێک ئەگەر ئیشی شەوی لەوانەیە بیکەین ئەگەر خێرە شەوی لەوەکو کاسبی بەڵام ئەوە کۆنتترین سینەماژ نییە لە هەولێرە کۆنتترین سینەماکانی هەولێرە بە خۆتان ئەنگۆ نازم مرتان بسکێ بەزەوە وەڵام ئەمە زۆر ئەهلی سینەما و شتیوهانە نەبووم بە بە زوای ئەوەندەی ئاگام لێ کە دەزانم سینەماکان لە شوێندرە هەبوون و سینەمایکی سینەماش کۆن سینەمای سەلاحەدین هەبووەوە لێرە پێش مەحافەزەیکەون ئێستا هەر ئاساری نەمایە بوویتە دوکان نەکردا بۆچی کراون بەچی ئەو سینەمانە بۆ لەبەر ئەوەی کاتی خۆی وەکو برین بازاریان نەما ئەو پێویستێک کە خەرک بە سینەمای هەبووە پێشتر ئەو ڕغبەتی هەبووان ئێستا ئەو ڕغبەتە نەما خەرک بستە سینەما تۆ کارەکەی بۆ گەڕێنەوە کە خەڵک ئێستا سێری سینەما لە دوای سینەمای حەمرا هەبوو ئەوە ئێستا بوویتە هەموو بتە دوکان و بازار بە بازاری حەمرا مەشهورە یعنی سینەما بازاری سینەمای نەما بۆ بازاری تیزارەت و کڕون و فرۆشتشتکە پاشی وی جواب بزانم لە هەشتاکان بوو بزەبت تاریخەکەی نازانم ئەوە ئەمە لە محافەزەی ساباتی محافەزەی بووم هاتووان بێرە دەکرێت لێرە دەمانن سینەمای کریستال لەسەر نووسرا بەزمەتەنەوەتەکانیش هەتا بیدای 2000ەکانی شەرما بووم لە مێژە داخرا بزەبت نازانم چەندە بەس کە دەبینم هیچ کەسێک هاتسوو لەسەر ناکات و هیچ کەسێک پێویستی پێێن بە سینەمای نمایە ئەمە دووشتێ یانەوەتە هەندێک شیت کە هەیە لە زیاتی سینەمای جێگای سینەما گرجیتەوە خەرچی پێوە مەشغول بووە وەکو مەسەلە بەخۆ دەزانانی ئەو مەسلەی مۆبایل و مەسلەی ئەو شتانێکەوە بەس سینەمایەکی تازە هەن لە هەولێرا کە خەڵک سەردانی ئەکات وەکو ئەمپایر و ئەمانە هەنێک کەسێ گرنگی پێ ئەیە بەس هەنێک کەسە گرنگی بە سینەما نایە تۆ ئەو بۆچی ئەگەڕێنەوە لە کۆنا بۆ خەڵگەونە بە جۆ ئەو کەسانێک کە لە ناو جێ تایبەتەکان ئیمپایر سینە کەسێکی تایبەتی هەیە لە خۆ تقریبا ئەمن وا تەسەور دەکەم وەکو زاران خەرک لە بۆ مەسلەی ڕۆشنبیری و لە بۆ تێگەیشت و ئەو شتانە نایەتە سینەما هەلو بۆ وەخت ڕابواردنی چێژی لێ ببینێ ئەزە سینە کەسێکە لە ناو ئەو بازاڕێی کودری ئیمپیار ئەوانە وەکو کو دەستە کافێ ئەوانە چێژی ببینێ دەستە سەردانێکی سینەمایەکەش دەکاتن بخۆم ئەم زیاتر حەزم لە کۆڕ و قسەکردنی مەسائل مەزیس و مەسەل ئەو درێ پۆدکارت و ئەو شتانە کە قسەکە زیاتر حەزم لەو بابەتانەیە وەک لە سیرکردنی فیلمێک بەڕاستی زۆر متابعی دراما و تەسەسول مسلسلات و ئەو شتانە ناکەم باسی زیاتر قەزای مێژووی و کۆمەڵایەتی و ئەو شتێکانە ئەم تام چێژی لەو شتان دەبینم زیاتر ئەو فلیمانە دەزانم ئەو فلیمانە هەمووی باشە و جێ خۆشت و زۆر ڕزشان هەیە لەکنە منیش ئەگەر بەخۆشمە من نەسم بەس لەبەر ئەوەی ئەوانە تقریبان کاتێکی زۆری دەوێتن و ئەتو ڕۆژانە متابعی بکەین ئەمن ئەو کاتەم نەبووە لە کاتێک وەزیفە بوومە لە کاتێک شێشاتیمە بازاڕی کاسبی بەخۆ زانانی هیچ کاتێک وەزیفە خۆت و ماوە مندار نەژیاندی دەبی دائیمەن لەگە وەزیفەی کاسبش کرد ئەو کاتەم نەبووە ئەو لەبەر ئەوەی ئەو کاتێم نەبووە مسلسلات و ئەو شتانە کاتێکی باشیان دەوێت خەرک بسی متابعی بکە ئەمن لە خیندنەوەیەک لە سعاتێک لە نیو سعاتێک لە شتێک زیاتر ئەو مەزارم هەیە ئەوەی کە ئەمە بەسمە ئیسفادە عەزم دەخوێن ئەمن ئەو کاتی کە لە بازار نەبووم لەمارێ بم ئەوە دانانشم لەسەر کورسی
خەریکی خوێندنەوەی إلا کتێبێکی خوێندنەوە یان تشتێک ئەوەکەی تەلەڤیزیۆنێک لەسوورە مەسەر یوتیوب شتێکی کە بابەتێک بی تەماشا بکە مەژێ لێ ڕابگرن. ئێستاش فیلم هەیە باسی شتی مێژووی ئەکا ئەو شتانە بڕۆ سێریان هەموو بکە. شتەکان ڕاست دەکەی ئەوێت دەرەی فیلم هەیە و لەوانێ ئەخە درم هەر شتێک پیاوی خۆی هەیە ڕاست هەر شتێک دەکەی. هەیە بەڕێگای فیلم و بەڕێگای مەسەرات شتانە ئەوی ئەمن دەبێ وەردەگری ئەمن بۆ ڕێگای شتکە وەردەگرم لەوانەیە ئەمن لۆ من کابرا دەرێم مختصر تربی و زووتریش ئەوەندە بەقەدەر کاتی من بی ماما وەکە بیستماڵەن لە کۆنا کاتی بۆنەکان سینەماکان بەر نەئەکەوت نەبوو سەرەی بۆ بگری ئەرێوەڵەوا بوو زیاتر خەڵگە و سەردەمە سێرە چه فیلمێکی کرد فیلمی هەندی فیلمی چ حەزیان بە فیلمێک بۆ وەک بزانین بنفسە هەموو زۆرە فیلمێکە بۆ لەو کاتی خەرک تەماشا دەکرد لەو کاتی چ نەبووە خەسا بوو تەماشا سبکە تەلەڤیزیۆن نەبوو لە بۆ مۆبایلی کەس ئاگەلی نییە ئەوەیە وەڵی بەڵامش کار ئاسانی زۆری بۆ کوردی ئەگەر لە زۆر ڕۆوانە ئێمە سێری بکەین ئەنانە ئێستا من لە بابەتی وەکو برێ کەلتور و لە بابەتی ڕۆشنبیری من ئەگەر بەخۆشم ئەو مەزارە نەبی زۆر بم ئاهلی سینەما هات سۆکرد بەس عەزم لێ ئەو شتانە هەبێتن کۆمەلگا پێویستە بۆ کۆمەلگا هەبێتن خەرکێک هەیە هەر بێخەبەر نەبی لە هەموو لە دنیا ئەگەر شتێک لە هەموو دنیا باو بین بلۆ لێرەش نەبێتن لۆ ئەمەش بێخەبەر بین لەو شتان ئەوەی ئەمن لێ تێگەم هەر ئەوەندە سپاس دەکەم بەخێر دەستە خۆش بێت ئەڵێ عێراق سینەمایەکی کۆنی شاری هەولێرە ئەنجا ئەڵە دەمێک کە داخراوە لە کۆنیشا کاتی زوو خەڵک کاتی بۆنەکان جەژن و کاتی بۆنە تایبەتەکان زۆر زیاتر لە کاتەکانی تر ئەچون سەری سینەمایانە کرد بە گوێرەوەی کە لەو سەردەمایان موبایل کەمتر بەکار ئەهات یاخود ئینتەرنێت نەبوو زۆر بەکەمی ئەو بابەتانە هەبوو کە ئەیانتوانی بێنە سینەماکان و سەیری فیلم و سینەمای ئەوێ بکەن جا چەند سینەمایەکی کەشەیە لە هەولێرا کە کۆنا من هەوڵەیەم ئەمڕۆ بچم سەردانیان بکەم و ڕای خەڵکی ژوەر بگرم سەبارەت بۆ سینەمایە کە بزانم بۆ داخراون و هۆکارەکەشی بۆچی ئەگەڕێتەوە لەگەڵمانە بن. وەکە زانین لە هەموو شوێنێک لە هەموو وڵاتێک هونەر ناسنامەی گەلا لە ڕێگەی هونەرەوە ئەتوانین هەموو پەیامەکانی شوێنی خۆت بگەێنی ئەو وڵاتی تێدا ئەژی یاخود ئەو شوێنی تێژی یان هەنێ بابەتی کۆمەڵایەتی بێ یاخود مێژووی بێ ئەتوانێت لە ڕێگەی هونەرەوە بیگەێنیت. اینجا من ئەمڕۆ ئێستا لەبەردەم کۆنترین سینەمای شاری هەولێرام کە ساڵانێکە داخراوە ڕۆژانێک ئەم سینەمایە جمەیە هات لە بینەرە کە خەڵکان بە تایبەت کاتی بۆنەکان بەر نەئەکەوت کە بچن سەیری سینەما بکەن ئەبوو سەرەی بۆ بگرن بەڵام ئێستا ئەوە تا داخراوە بەڵام لەگەڵ ئەوەشە لە ئێستاە چەند سینەمایە کراوەتەوە لە شاری هەولێر اینجا من ئەمەوێ ئەمڕۆ ڕای چەند کەسێک وەربگرم بزانم بۆچی ئەم سینەمایانە داخراون و وەگرنگی پێنادرێ و تا چەند بینەر هەیە بۆ ئەو سینەمایانی کە ئێستا کراونەتەوە و خەڵک زیاتر حەزی بە چ جۆرە فیلمێکی سینەمایە اینجا وەرن لەگەڵمانە بن تاوەکو لە گەڕانەکەمان بەردەوام بین. ئێستاش لە یەکێک لە سینەما کۆنەکانی شاری هەولێرین سینەما سیروان کە ماوەی چەند ساڵێکە داخراوە ئەنجا من ئێستا ئەمەوێ لەگەڵ خاوەنی ئێرەیە قسە بکەم و بزانم هۆکاری داخستنی ئەم سینەمایە چی بووە و لە ساڵانی کۆنا بینەری چۆن بووە با بڕێن. سلااو لێ بەکاردارە بخێر بێن سەرچاو بژی زۆر سپاس تۆ ساحێبی سینەما سیروانی دوایە بەێ ئەمێ بزانم لە ساڵی چەندەوانێ تۆ ئێرە دووەرگرتو و تا ساڵی چەندیش بەردەوام بووە لە ساڵی 1970 ئێرە وەرگرت وەکو کرێ بەڵێ بەردەوام بووی تا ساڵی 2010 تا ساڵی 2010 بۆچی داخرا؟ بەخوای ئەسباب زۆر بوو هۆکار زۆر بوو ئەو ئەنتەرنێتە بەڕاستی زۆر تەسیری لە سینەمایەکان کرد
بەهۆی موبایل و ئینتەرنێتەوە تەسیری لە موبایل ئێستا بە خۆ سینەماکرد؟ دەزانی هەموو شتەکە ئینسان ناو بەرچی ڕاستەکەی. خۆیتی نەماڵێ هەیتی هەموو کەس هەیتی هەرچی بێ لە خۆی تەماشا دەکات سەری ئەمە باسی ئەو کاتە بۆکە بینەری باشی هەبوو سینەما خەڵک زیاتر حەزی بە سیرکردنی چ فیلمێکە کرد. سینەما شەشی تایبەت بوو ینی فەرقی هەبوو لەگەڵ تەلەڤیزیۆن و لەگەڵ شتی تکە خەرک تامەزۆرەی سینەمای بوو دەهات سەیری دەکرد و ینی هەتا عایلەش دەهات. خۆتۆکو خاوەنی سینەما سیروان حەزە بە هیچ فیلمێکی سینەمایی هەبوو سەیری بکەی؟ بەێ هەموو جۆرە فیلمێکمان ماش دەکرد لێرە؟ بەێ زیاتر چ فیلمێک خەڵک بینەری بوو زیاتر حەزیان لێ بوو؟ هیندی یابانی ئەوان یابانی ڕوادیان زۆر بوو. ڕاستە. باشە کاک دارا ئەمەوێت باسێکی کاتی کۆن بۆ بکەی کە لەو کاتەیە کە سینەما سیروان هەبووە لە ساڵی هەشتاوە تۆتە دووەرم گرتووە. باشە تۆڵی لەبەر ئەوەی کە هیچ هاوکاریەکمان نەکرا داخراوە ناتەوێت جارێکی تر دووبارە ئەم سینەمایە بکەیتەوانێ؟ مەخوای ناوەڵات کە ئێستا سیستەمی سینەمای گۆڕاوە وەکو جاران نییە تا وەکو لە ئەو مۆڵانە ئێستا سیستەمەکانیان وەکو جاران نییە شتی تازە هاتیە ئەجیزەی تازە هاتیە ئیمە هەر وەکو کۆم بوو هەر خۆی ما بوو دوایە ئەمە نەمانتوانی سینەمای نوێژان بکەینەوە لەسەر سیستەمی تازە مەسارفەکەش زۆر گران بوو لە سەمەڕادەوە ساگە مانتانی بە سینەمای نوێژان بکەینەوە. ئێستا بە ڕێزێکەیە لە ناو هەولێرا هەر لە گەڕێکی تێراوە کە لە ماڵەکەی خۆیە جەوهەری پێ بەڵێ بەڵێ کاک جەوهەر سەردانیشی ئەەکەین کاتیەوە ساحێبی سینەما سەلاحەدین بوو. ساحێبی سینەما سەلاحەدین بوو. بەڵێ ئێستا لە ماڵەکەی خۆیان سینەمای داناوە بەبێ هیچ بەرامبەرێک خەڵک ئەڕوا سەیری فیلمەکات هەر فیلمێک ئارەزووی لێبێ بۆ ئێوە هاوکار نابن لەگەڵ یا وەکو کاتی کۆن سینەما بۆنە شوێنەکەی بەڕێزت بێ یاخۆ هەر شوێنێکی تر بێ هاوکاری یەکتر بکەن وەکو هەمووتان بەیەکەوە کارێکی هونەری. وەکو پێم گوتی ئێستا خەڵک تامەزۆی سینەمای نەنایەنە سینەمای ئێمەش ناتوانین ینی ئەو مەسفەی بکەین باش خەڵکەکەنێ ئەوەی کە دێتن هەموو برادری خۆمانە دۆستی خۆمان دێن ینی بێگانە نایەتن لەبەرەوەی ناتوانین ینی سینەمای تازە دابمەزرینەوە. ڕاستە ئێستا ئەم شوێنە بۆچی بەکاردێت ئەم هەروها ماوە بەتاڵ ماوە ئەو خۆم لێرە مامەتاوەکو انتزار دەکەم حکومەت تعویزێکمان بداتێ ئەوەندە ساڵی لێرە حەق خۆما وەگرین لە حکومەت. یعنی ئێستا هیچ کارێکی تریتیان ناکرێت بەس هەر پێشتر بۆ سینەما بەکار سینەما بووە بۆ سینەمەش بەکارگدێ. ئەمڕۆ هاتوین سەردانی هونەرمەند جەوهەر ئەنوەر ڕەشیدمان کردووە کە یەکێکە لەو هونەرمەندانەی کە عاشق بە هونەرەکەیەتی لەبەر ئەو عشقی زۆرەی کە هەیەی بۆ هونەرەکەی هەساوە ماڵەکەی خۆی کردووە بە سۆدەیەک بۆ هونەرمەندان کە کردوێتی بە سینەما کە خەڵک ئەتوانێت بێ هیچ ئەوەی پارەیەک بدات بێ سێری فیلمێک بکات لێرە و ماڵەکەی خۆی کردووە بە سۆدەیەک بۆ هونەرمەندانە و هەر کەسێک کارێکی هونەری هەبێ لە هونەرمەندانە ئەتوانن بێ بەرامبەر بێنە ماڵەکەی ئەمەوانە. اینجا ئەمەوێ گفتوگەی لەگەڵاکەم سڵاو لێ بێ کاک جەوهەر. خۆشبی سەلامەت بی بەخێر بێ. سپاس دەکەم کەم ڕۆ میوانداری ئەمە کرد بۆ ئەوەی سەردانی شوێنی تۆ بکەین کە فیلمیتیانی مایشەکەیت. اینجا ئەمەوێ خۆت باسێکی ئەم شوێنم بۆ بکەی سەرەتا چۆن دەستە پێ کرد چۆن حەزە کرد ماڵەکەی خۆت یعنی بکەی بە سینەمایەک بۆ ئەو خەڵکە. پێشچی ڕێست هەیە بە خێر بێن هەموو لایەکتان. من لە زووەکەوە پێشوێم بچمە ئەوروپای حەزم دەکرد بینایەکی خۆم هەبی لۆ هونەرمەندان لۆ هونەری کوردی خۆشم ممثلم و ئەکتەرم بەڵام لە سوید دەرهێنانم وەرگتووە و چەند ساڵەکە دێمەوە ئیشی کاری دەرهێنانی دەکەم هەروەها بیرم کردەوە ئێروکانە بکەمە ساڵەیەکی سینەما هەم بۆ پرۆڤەی شانۆیی هەم بۆ پرۆڤەی تەلەڤیزیۆنی دراما و شتیوە. مەساجەوهەر هەر وەک بزانم قاتی سەرەوەش ماڵی خۆتەوە نیە؟ هەر لێرە ئەژین؟ هەر لێرە دەژین بەشی خوار ڕۆشت کردووە بە ساڵەی هونەرێکی هونەری. بەڵێ سینەما بێت شوێنی
تەمسیلی و تەلەڤیزیۆنی و شانۆی و پرۆڤە و هەموو شتێک. بەڵێ یعنی هەموو هونەرمەندێک ئەتوانێت بێتە ئێرە سەردانکە بێ ئەوەی هیچ کولفەیەکی لێوە بگریتەوە وەکو قازانجێک بۆ خۆت؟ بەڵێ هەموو هەفتەی 2 جار برادران دێن لێرکوانە دادەنیشین تێگەیشتی کێک دەخۆن و شەربەت و چایە و ئەو شتانە ڕۆژی جومعە و دووشەمان لێرە دادەنیشین کۆ دەبینەوە و ئەگە پرۆڤەمان هەبی پرۆڤەی دەکەین و شەوانەش فیلمێک هەڵدەبژێرین لە جینی ئاڵتوونی لە خۆمان لێ دەدەین سەری دەکەین وەچی نادی سینەمایەک وەچی خلاصیش دەبی فیلمەکە دادەنیشین لە گفتوگۆ دەکەین لەسەر فیلمەکە ئەو فیلمەکە دروست کراوە چەندی لێ سەرف کراوە ئەو مەسیلانە چیانە کارەسەری باش بوون چۆن بوون کارەکە دادەنیشین تقریبا ساعتێک هەوڵ دادەنیشین گفتوگۆ دەکەین لەگەڵ یەک. ڕاستە مامۆستا جەوهەر ئەمەوێ باسێکی مێژووی سینەمای هەولێرم بۆ بکەی کە لە ئێستاە وەکەزانین چەند سینەمایەک لە کۆنا هەبوو داخراون تۆ بیرۆکەی ئەوەتە بوو کە ماڵەکەی خۆت بکەی بە ئەوەی کە شوێنێکە داناوە کە خەڵک بێ ئەوەی هیچ پارێکیانێ وەربگری بێن کە بۆ ئێرە سێری فیلم بکەن ئەمێ باسێکی مێژووی سینەمای هەولێرم بۆ بکەیت لە کۆنا چۆن بۆ ئێستا چۆنە؟ سینەمای هەولێر لە کۆنا زۆر خۆش بوو زۆر خۆشەویست بوو خەڵکانی عاشقانی سینەما هەموو ڕۆژ سینەما لە هەولێر 3 جار کایشی دەکرد سبەینان و عەسران و شەوان خەڵکان یعنی هەموو بەرۆشی سینەما بوون سینەما و کاتی زۆر خۆش بوو لە هەولێرش ئەلحەمدولیلا سینەما جاری یەکەم سینەما سڵاحەدین هەبوو ساڵی 46 دامەزرا و پاشوی سینەما هەمڕاها دامەزرا و پاشوی سینەما سیروان دامەزرا بۆ هاوینانیش 2 سینەما کراوە بەس هاوینان سینەما جوندیان سینەما سەفین ئەو دوانیانم نەبیست بۆ ئەو دۆ سینەما لە هاوینە ئەو 2 سینەمایە کرابەوە ئاخر لەبەرەوەی هاوینان وەچی ئێستا نەبوو مەسەلەن سبلیت هەبیتن و شتی گەرم بوو سینەما خەڵک زۆر هاوینان هێواران نەداهات سینەمای بەڕۆژ ئەدی زیاتر بەشە و عالەمیش بەشە دەچێت سینەما ئەدی وەک ئەوەی کە خەڵک دە سێری فیلمێکەکە لە لای تۆ زیاتر چێژ لەو فیلمە ئەبینێت کە لێرە سێریەکە چونکە فیلمەکانی تۆ وەک ئەوەی کە من متابعیم کردبێ زیاتر بەلای کلاسیکە ئاڕوا وەکو ئەوەنە فیلمێکی سەردەمیانە بێ یاخۆت چۆن بڵێ لەگەڵ ئەم کاتەی ئێمە بێت بەس زیاتر ئەوەی دیقەتماوە تۆ زۆر حەز بە فیلمی هندیە واللهی برادرانی عاشقانی سینەما زۆربەی هندی کاتی خۆشی کاتی فیلمی هندی ئیشی دەکرد یعنی لە سینەماکەی ئێمە کە من لە سینەما سڵاحەدین بووم هەر لە گچکەیەوە هەبلێم لە 60ەکانەوە کە فیلمی هندی ئیشی دەکرد پڕ دەبوو یعنی نەتدەتانی بژمێری ئیلا بە پیتاقە دەتزانی بژمێری چەند نەفەر لە ژۆرەیە هیچ کاتێک چۆن یعنی بڕۆ لە بۆ 500-700 نەفەر ئێستا شەروایە ئەو ڕۆژانەی کە تۆ دایانەی نمایشەکان هەر فیلمی هندیە؟ نا بەس جومعان فیلمی هندیە بەس جومعان ئێستا ئیمڕۆ فیلمی هەرقەلە ئەو ماچستی و ئەوانەیە 10 برا و 5 برا و 7 برا و ئەوان هەموو قلنجانێشی کاتەکانی چۆن دیاری ئەەکەی بۆ نەگەر کەسێ بێوێ سەردام کە ئەمڕۆ سێری فیلمێک بکات وەڵاهی لە فیسبوک برادران بڵاو دەکەنەوە منیش بڵاو دەکەمەوە ئەوانش لەسەر من بڵاو دەکەنەوە ئەو عاشقانی هندی دێ بەجوایز عاشقانی فیلمی هەرقەل و تاریخی و پۆلیسی و کوردی بەجوایز ئەوانش هەدێن کاک جۆهرەمەوێ پرسیاری ئەوە بکەم هیچ یعنی خاتوون دێت سەردامکە یان تەنها پیاو دێت سەردامکە بۆ ئێرە نەخێت تەنیا پیاو دێ بەڵام خاتون و ئەوان ڕۆژی تایبەتیان لۆیان دادنێم هەموو جارێ دەبینی دوعای لە پێکەوە سێعای لە پێکەوە تەلەفۆن دەکەن دەرێن مەزالێک مام دەنێ ڕۆژەک دێین ئەمش دەنێن فلانکە ڕۆژی وەرن بەڵێ یعنی خۆ جیات کردوتەوە یان خەڵک خۆی لەو ڕۆژەیە خۆم زیام کردوتەوە چونکە لەبەرەوەی شوێنەکە هەر جێی 6-7 کەسی دەبتەوە ئەگەر من تێکەڵکەم معنایەوە جێ نابتەوە باشترەوە هەروها لە بۆ مناڵانیش مەکتەبەکان بۆ مناڵانیش فیلمی تایبەتی ئەفلام کارتون شتووە ئەم زۆر جار لێمدا لە مەکتەبەکان هاتوونە 120 منداڵ دێن کاکجەوهەر تۆ ئەم شەنۆ داناوە هیچ کەسێک هەبووە یارمەتیت کولفەیەکی بات بۆ سەرف بکا کە هاوکاری تۆ بکات خەڵک دێت سەردانەکە بۆ ئەم شەنەوەکەوەی بزانم تۆ هەتا ئاو چاکەش لەسەر خۆتە هیچ حسابێک لە هیچ کەسێ وەرناگری ناوەڵای هیچ کەس یارمەتی مینێدایە پارەشمیان ئێستان لە وەزارەتی ڕۆشنبیری
500,000 میلیۆن لێستان لەوەی ئیجازەکەی وتم با ئیجازەی وەرەگرم نەبا دەستبێنێ ئاسایش بێ دووزبەی شوڕتە بێ دووزبەی مەکافحە بێ با ئێرە ڕەسمی 500,000شمدا هەتا ئیجازێکی تایبەتیم وەرگرت. یعنی هیچ کەسێک لەو کەسانی کە بینەرێکی تایبەت هاتبێ سێریکە حەزی نەکردو هاوکاریە بکە وەڵڵاهی بەدی برادرم هەیە مەسەرەن خەڵکیخانەقایە هەموو دو سێ مانگ جارێک هاوکاریەکی زۆر دەکا بە چشمەک هینا مەسەرەن بۆ وەک پاکردنەوەی ساڵەکە بە کارتۆن ئەوە دەینی زاهی و بۆن و عەتر و هەروها پاقلاوە و هێوە دەینی بۆ برادران یعنی برادری تکەشم هەیە ئەویش معرەزی هەیە بۆ بووک و گواستنەوە ئەو شتانە ئەویش ڕۆژانە هەموو هەفتەی پڕ لە کێک و هەروەها بیبسی کۆڵە و فانتەوە و نەواشتانش ئەو دەینیتن. کاک جەوهەر حەزەکەم زانبخۆ زیاتر متابعەی چ فیلمێکەکەی کە سێری وێنەکانم کرد لەگەڵ ئەمیتایە ڕسمت گرتووە اینجا هەست ئەەکەم خۆشە زیاتر حەز بەلای فیلمی هیندیە بڕوە. والله طبعا ناخلم ناڵیەوە من کە چوومە سینەما کە سینەمەم دیوە هەر فیلمی هیندی حەزم لێ بووە پەرۆش بوو حەز بە فیلمی هیندی هەر یەکەم جاریش بیرم کردەوە کە پەسپۆرتم دەینە لە ساڵانی هەشتا کە بلێم یەکەم کەس بووم لە عێراق یەکەم کەس بووم لە عێراق ئەمە چوومە هیندستان یەکەم کەس بووم لە عێراق چوومە هیندستان لە ساڵی هەشتا تێگەیشتی یعنی 2 مانگ مابوو پێشەوەی حەربەکە دەست پێ بکە زانیت نەدەهاتمەوە حەرب دەست پێک و کە بەیان دەرچەوەی لە خارج دەی بێتەوە ئەوجا هاتمەوە من حەز بەکە نێمەوە هەژیان لێ بەمە سەر پێم وابێ لە ئێستاشا لێرە ناژی تەنها بە سەردانی تاوانەیە ڕاستە لەوتت لە وڵاتی سوید ئەژی بەڵێ من خۆم لە وڵات سوید دەژیم هەلێنەوە هەتەوە لێرە پێشین تپازەی لە کوردستان خۆم و منداڵەکانم ڕامان کرد چوین لە سوید دانیشتین ئێستاش چەند ساڵە هەر لە سویدین لەو کاتیەوە بۆ ئەمنیش هەموو ساڵێ 2 جار بلێم 3 جار دێمەوە کاتی دێمەوە خۆم بە هونەری تەمسیل و شانۆ و شتوها خەریک دەکەم نەک بگەڕێم لە بازار بسۆڕێم. جا نازانم تۆ ئەمە حەز ناکی من باسیەکەم بەڵام هەر باسیەکەم لە کەناڵەکەی ئەمەوە حەزەکەم باسیەکەم تۆ لە ئێستا بە تەمای درامایەکەی بۆ ڕەمەزان وەکەوەی ئاگدارم هەموو ساڵێک تۆ بۆ مانگی ڕەمەزان دراما ئامادە هەموو ساڵی هەموو جا ئەمەوێ باسێکی و درامایەمان بۆ بکەی وەکەوەی خۆت حەزکەی کورتێکمان بۆ باسکەی ئەکتەرەکانکەن باسی چی ئەکات خۆم لە نووسینی خۆمە لە بیرۆکەی نانفرۆشێک بوو تێگەیشتی من دەستکاریم کردو و سیناریۆم بۆ داڕێشتووە ئامادەیم کردووە لەگەڵ چەندین هونەرمەندی ئاڵتونی برادرانی خۆم لە کەونەکان مەسەلەن بڵێن ئەوەی کارمان دەکرد لە ساڵانی هەفتا هەشتایەکان مامۆستا فێسەڵ محەممەد مامۆستا خەلیلیابا تێگەیشتی هەروەها چەند ئەکتەرێکی کە و هەروها و ئەکتەری نوێش ئێستا پێیا بووە لەوانش زۆر بەشداریان ئەکتەر وەرەگری لە لای خۆ وەڵای پێشتر بایە ئالۆلەوە بۆ ئێستا نابێ ئەخ ئێستا من هەموم داڕێژ کردووە تەواو پلانی بەرنامەی خۆتە داناوە بەڵێ ئیشتەڵام منیش حەزەکەم لەگەڵ بەڕێستا ئیش بکەم اینجا ئەمەوێت باسی ئەو بکەی ئەو درامایی کە بەتەمای بۆ ڕەمەزان هەر بابەت چەند هەڵ ئەڵقە و باسی شتێک ئەکایە خۆت بابەتێکی دیاری کراوە ناوە بابەتێکی دیاری کراوە هەڵقەیەک باسی شتێک ناکە بەخۆ چیرۆککە لە بیدایە کەسێکی پیاوکوش لە تەماحی پارە صاحب شەریکە لای صاحب شەریکەیەک گیش دەکە تەماح لێ دەکا کەوا بەخۆی هەموو شتێک بکاتەوە لاولا بە تەمایە بمری بکوژرێ بیکوژم نەیکوژم بەس لۆ سەرەتەکەی بگرم هەلێم بۆ ئەوروپا تێگەیشتی کاتەوە بیرێژ دەکا هەڵدێ بۆ ئەوروپا بۆ ئەوروپا بەزەر ئافرەتێکدا دەدا کە مۆزەفە لەو شەریکەی تێگەیشتی ئافرەتەکە سزن دەبی 20 ساڵ حکم دەکرێت بە شاهێدی چەند کەسانێک کەوا ئەو خۆی شەریکەکەی سوستاندیە ئەو ئافرەتە سوستاندێت دوایە کە دەستا ئەوروپای لەوێ دەژی ئافرەتە شتەکە دەخوازی و دوای حەبی دەکا بستەوە تازەوە 20 ساڵی بەسەدا چۆ کەس نامناستەوە من چێم نییە تێگەیشتی ئێوە ئافرەتەش کە لە سزن بەردەبی ئەو دەدێ بگەڕێت لە دوی ئەو کەسەیە چونکە بەخۆی ئەو شەریکەی نەسوستاندووە کەسێکی سوستانیتی دەزانی کێش سوستانیتی ئەو سوتفە لەناو بازار دەبینەوە بە سوتفەیانی وا بلێ کە خوا هەر شتێک کەشف دەکا تو هەر شتێکی بکەی قەتل کوشتن بڕین هەر شتێکی بکەی هەر کەشف دەبی ئەوڕۆ ناسبەی دووزبەی نا ساڵشکە 10 ساڵ دیکە و هەم لێکردۆکی دینی شەریعەتی دین کووە خواچی گوتیە مەسەرن
پێغەمبەرمان چی گوتیە هەر ئەو شتانە واقعیم کرد تەواقعی کە ئەو کابرا ئەسەی لێ دەشەوێت على ئەساس پاسی 20 ساڵ کەس وها بیر دەکاتەوە کەس نایناسی کە دێتەوە طبعا ئەو کچە لە دووی دەگەڕێ کەسیتکە هەیە دەیناسیەوە فلان کەسەوە باشەوە مردووەوە ئەوە کە دیەوە شەریکەی نەناو شەریکەی سووتە وانە خۆی ڕاستەکە ئەوزاوە نهایەتی کەشم دەبێت شۆتەوە کاپ ئەو ئاسایی ئەمە ڕەمەزان ئێمەم درامە هەبی هیچ کەناڵەکە بووە ئێستا چۆن بڵێ ئەو درامایە لە تۆ بکڕێتەوانێ والله ئەم بیرم لەو شتانە ناکەمەوە ئەمن لەو پارێ قەت شتووە ناکەم زاری قەرارم نەدایە هەتا تەواو نەکەم کات تەواوم کە وەختی قەرار دەدەم بزان بدەمە کام تەلەڤیزیۆنە چییە ئینشاءڵڵا مامۆستا جەوهەر بۆ ئەم درامایش کە خەریکی لە ئێستاە هەر خۆت ئەو کولفێ و ئامادە کردو هەم بۆ ئەکتەرەکان هەم بۆ ئیشەکە یا خۆت کەسێک هەیە کە سپۆنسەری ئەو ئیشە بکات هیچ کەس ئانەچی نەداتە من بە کەسیش نالێم وەرە ئانەچی بدە هەر بە خۆم کولفێ لەسرە خۆمە هەموو فیلمەکەم کردووی لەسرە خۆم سەرفم کردووە تێگەیشتی مەسلەکانیش لە باتوێ مەسەرەن کاتی کە مخرج پارە وەردەگرێ طبعا ئەو کە پارەیەکە وەردەگرێ مەجبورە یعنی لە ژۆرێ پارەکەی پارەی دابشکە بەڵام من لەبەرەوەی کە پارە وەرنەگرێت و برادرانیش هەموو زۆربەی بە خۆبەخشیش دەکەن بەبێ پارە برادرانی شێدەستی کورتە ئاینەن پارەی دەدەمێ بەس نەک ئەو پارەیە کە وەرم گرتووی لە حکوومەتی هەر مەسلێک بێ دەوەرەقەی بدەمێ ئەمەوە 20 وەرەقەی بدەمێ نانەخێر هەموو پارەی کەم مەمنونیشن دەزان کەم پارەم وەرنەگرێتەوە ڕاستە تۆجگوێ لەوەی کە کاری دەرهێنانی فیلم و دراما ئەکەیت ئەکتەریشیت اینجا من کە متابعی شتەکانتم کرد چەند فیلمێکی تۆم بینی یەکێک لەوانە درامای مۆڵەت بوو بەێ چەند درامایەکی تر ئەمانە هەر خۆت کاری دەرهێنان و هەم خۆشتایەک و ئەکتەر بەشدار بووی ڕاستە؟ بەێ بە خۆشماخەم حەزم لێ تەمسیل کەم زیاتر حەزە بەلایەنی حەزم زیاتر لێ بەلایەن تەمسیل بەس لەبەرەوەی لە ئیخراجەکەی دەستم دەڕوە فکرەکەی دەزانم چۆنە ئیخراجیش دەکەم لە عینی وەقت یارمەتی دەریشم هەیە کە کاتێم تەمسیل دەکەم ئاگاداری ئیخراج بی ئاگاداری وێلەی بی تۆ ڕەخنەوت چێ بۆ ئەو درامە بیانیانەی کە ئێستا بۆ منە بڵاوەکرێتەوانەیە ڕەخنەی تۆ چێ لەگەڵ ئێمەیە ئەگونجێن یاخودەوە تا بەلاتەوە باشنی ئەو درامە بیانیانە هەنێکی کە لەگەڵ کۆمەڵگەی ئێمەیان ناگونجێ وەڵی خصوصن بە تایبەتی تورکیەکان یان دراما ئێرانیەکان ئەوانە هیچ لەگەمە ناگونجێ هیچی زۆر جیاوازە بەسم بەڵام خەڵکەکەی ئێمە بەداخەوە ئەوەندەی تەماشای فیلمی تورکی دەکەن و درامای چیرۆکی تووچی دەکەن تەماشای فیلمی کوردی ناکەن ڕاستە ینی هەر دەگۆڕن لەگەڵ کارەکەی بۆ چێگەڕێنیتەوە کە سەیری فیلمێکی کوردی ناکەن بەڵام ئامادەن سێری ئەڵلقەیەکی دووسە ئەڵلقەی تورکی بکەن وڵایەوە لە کەسەیە چاوی پیان نایە بە کەس و کاری و خۆی یان بە عاشقانی فیلمی کوردی ئادی دەچی بۆ فیلمی ئەجنەبی تەماشا دەکەم ڕاستەکەی لە ڕووی ئەوانێ هەنێک کەسێڵێ بۆ ئەو وڵاتانە زیاتر لە پێشترێکن وەک لە ئێمە لە ڕووی سینەماوە ئێستا تۆ خۆشە کە لە وڵاتی سویدیت لە بواری هونەری ئەوەیە هیچ کارێک ئەەکەیت جیاوازی ئێرە و ئەوێ چیە لە ڕووی سینەماوە وەڵای هەموو شتێک هەموو فیلمەک ئەگە پارەی لێ سەرف کرێت تۆ نابی پارەکەی نوێی بخۆی تێگەیشتی دەبی لەسەر هەموو دیمەنەکان وێنەکان دەبی بە دیقەتبی جوانتر بکەی وەک ئەوانەی دەرەوە تێگەیشتی بەڵام بەداخەوە برادەکانی ئێمە ینی ئەمریش گلەییم هەیە خەڵکی کەش گلەی هەیە کە پارەش وەردەگرن نیوە بە نیوەی زارە زوو ئەوەڵدای دەخۆن سارەش پێ دەکڕن تێگەیشتی ئەویت کە دەمینێ قیچەک لەوەی قیچەک لەوەی اینجا ئەمڕۆ چه فیلمێک هەیە ئامادە بکە ئەوڕۆ فیلمێکی کلاسیکیە هەموو تاریخیە و یعنی وەک بڵێ فکرەیە وەک هاواوێ هەموو فیلمی شەڕ و ڕمح و شیر و ئەو شتانەیە زۆربەی خەڵکیش ئەوە حەزی لەو شتانەیە کۆنە وەخت خۆی ئەوەش وەک فیلمی هندی کە ئیشی دەکرد لە سینەما قڕەباڵغەوها زۆر بەس ئێستا دێ خەڵک بەڵام وەچی هندیەکەی نایە ئەوسۆنکە ئەو شەوە فیلمە هەیە ئەوەی ئاخیری بەڵام باوەڕ ناکەم سی کەس بێ مامۆستا جەوهەر هاوسەرەکەش وەکو خۆ حەزی بە سینەما هەیە
ئەویش حەزی طبعا لە هندی شتە بەس ئەوان دیکەنا بەس سێری حەزی لە ئەەکەم هندیەکە. بەیەکەوانە یان والله. حەزی بینە زیاتر ئەو حەزی لە دراما ئەو هەموو هەر لە کۆنەوە تەماشاکی دێ لە سینەما و لە ڤیدیۆ لە چتیوە بەزێستا تەماشا لە بواری هوەرا کار دەکات ئەویش لە خۆکی من لە هوەرەکە لەوەتی ئەو ڕۆژی کە خواستومە چەند درامایە کاری کردووە هەر لە هەشتایەکان کاری کردووە لەگەر من کاری نەکردووە لەگەڵ دەرهێنەری ڕەفیقم کاری کردووە و لەگەڵ فیلمەکانی منیش کە ئیشم کردووی یەکە منیش کاری کردووە ئێستاش لەو بەرهەمەی ڕۆڵەی تایبەتی هەیە. ئەی مناڵەکانت مناڵەکان سەر ئەو ڕاجکردەوە کاری هوەری بکەن مناڵەکانمە وەڵام کوردیەکان هەناسانن کوردی نازانن کوردی دەزانن بە زوانیە ئاخر ئازۆندە زۆر لە کلەمەنینە منداڵ لە سویت خۆوەکی هەولێر نییە 24 ساعت لەگە داک و بابی بێ خوشک برای ئەوانە ساعت 8 دەست لە مەکتەبێ هەتا ساعت 4-5-6 هێواری تێگەیشتی ئەوانە کە دەزان کوردی نەک بلی وەڵە نازان بەس ئەوەندەیان نییانی وەچیمە بزان هەموو قسەک بکەین کو مەسەلەن کوردیمە هەیە عارەبی فڕ نازانی ئەوانیش کوردن بەس کوردی نازانن بە جوانی بەس دەزانی پێت لێ مەرحەبا چۆنی باشی مامۆستا جەوهەر وەک ئاماژەشم پێەیە وتم ڕسمی تۆم بینیوە لەگەڵ خاتون هیمامالی و لەگەڵ ئەمیتا اینجا ئەمە باسێکی ئەو سەفەرەی هیندستانم بۆ بکەیت چۆن ئەوانت بینی تۆ بۆ چ کارێک چوویتە ئەوێ بە کاری هوەری چوو یاخۆ چ کارێک ڕۆشتویتە ئەوێ و ئەوانە بینیوە نەخێر من بۆ عشقانی ئەو ئەکتەرانە چووم بەس تەنها لەبەر ئەوان لەبەر عشقانی ئەو ئەکتەرانە چووم و حەزیشم کرد لەوێ ببینێمەوە بەڵام بەداخۆ لەوێ نەمتوانی ببینێمەوە و ئەوانەی کە دیتیشمەوە ئەکتەرانە یەکەم کە مەشهورە هەموو دنیا دەیان ناسی ئەمیتا بابەجان بوو هەروەها هیما مالینی ئەوانش هەمووی 5 مانگە هاتوومەوە لەلای خوانە بووم یعنی هەموو خۆم پێناسان دەکە من کارم چییە ئەوانیش تەبعاً لێمیان پرسی لەوێ فیلمی هیندی کە فیلمەکانی ئێمە چۆنە کاری ئیشکردنی و ئەوانەی گوتمەڵا ئەوە زۆر باوی هەیە لە وڵاتیما زۆریش هەموو حەز دەکەن کەوا فیلمی هیندی ببینن یعنی هەرۆ باسانەمان کردووە و ئەوانش کەیف خۆش بوونە و نەکەرە دووە مەسلەکانی تریشم من دیوە هەمویان وەچی دارەمەندەر مەسەن وەچی دیواناند وەچی جیتەندرا تەنها بە سەردان چی بۆ لایەن یعنی بۆ بەس بە سەردان تەنها هیچ کار خۆت کە عاشقی فیلمی هیندی خۆم و کچەکەمی بەڵێ هەموو خۆم و کچەکەشم وەروەچی من عاشقی فیلمی هیندیە ئێش عاشقی فیلمی هیندیە ئەویش ئەوها ئیتصالی هەیە لەگەر ئەمیتا و لەگەر دارەمەندەری ئەوانە هەر هەموو یعنی بڵێم ئەگەر 15 ڕۆژ زاگ لەگەر ئەمیتا قسەی نەکە هەر خەوی لێ ناکەی وارەکە دەکات تەلەفۆنی هیندیش قسەی دەکات نەک زمانەکەی زۆر باشە فولە ئەمن زمانی هیندی کا گەنج بووم لە هەفتایەکان فول بوو هیندیم کە هیندستان چوم لە هەشتایەکان بە هیندی قسەیان لەگە دەکرد زۆرش تەقریبەن 100 ساڵی بەسەدا چووە ئەمن زۆر اختلاط ناکەم وەک هەندێک لە بیرم مایە هەندێک لە بیرم نمایەوە یعنی معتەڵ نابوو ڕاستە هیچ حەز ناکەی لە فیلمێکی هیندیا کە زمان ڕزانی بەشداری بکەیت لەگەڵ ئەو ئەکتەرانەیە کە خۆ ئارەزووتان وەڵڵاهی من بەشداریم کرد لە فیلمەکی بەس وەچ کۆمباریس وەکو کۆمبارس لە فیلمێکی هیندی فیلمێکی هیندی کچەکەشم بەشداری کرد پار ئەویش لە فیلمێکی هیندی لەگە فەیروز خان بوو یەلا پار یعنی ئەمە هەروەها عاشق سینەمای هیندی خۆش کچەکەش وتە خێزانەکەشم زۆر خێزانەکەشم حەزی لە فیلمی هیندیە و گۆرانی و شتانە هەمیان حەزیان بە فیلمی هیندیە ئەیدا تۆش فیلمێکی هیندی بۆ ئێمە بخەرە سەری با سێری بکەین مادەم تۆ خۆشە حەزت بە فیلمی هیندیە خاتو ئاورن کە خێزانی کاک جەوهەرە ئەنجا ئەمیش بە هەمان شێوە عاشقی هونەرە ڕاستە؟ بەڵێ چۆن لەگەڵ کاک جەوهەرە قەرارتانما کە ئەم شوێنە بکەنەوانێ تا چەند تۆ پاڵپشتی بوویت و هەم ئەویش پاڵپشتی تۆ بووە وەڵی بەڕاستی ئەوەل جا مفاجئە بوو چونکە بڕوام ناکرد یعنی چۆن ماڵەکەمان بکەین بە ئەوە بەس مەجالەکەی مامۆستا جەوهەر ئەوە بوو کە زیاتر خۆی بۆ شتانەوە مەشغوڵکە یعنی لای ئاسایی بوو تۆ ڕازی بووی لەسەری کە ماڵەکەی خۆتان بکە بە
شوێنێک کەس ئاوا سینمای تیا بێ خەڵک بە سەردانی بکە؟ پێم ئەوە نەبوو یعنی ئەوە جا پێم فاجعە ئەوە بەس دوای وردەوتم کابرا هەرەوە ماوەنەیکا لە بۆ فەن ئێمە بەجێش تۆ زۆر بەی وەخت هەموو وەختێ خۆی مەشغوڵ کردەوە بەو شتانە بابی کەبزای نەگاتە چی ئەوە کردیشی بەڵام خۆ تۆش بەدڵە بۆ ئێستا زۆر سێری ئەەکەین سەری فیلمی هەندی ئەەکەین ئاخ بازە شتێکی شێ لەوانەیە لی نەزانم وا مەزانی شتێکی زۆر ئەوەیە بەس ئەو بەڕاستی کردی هەمووی بەدایک و باوک کردێتی سینەمایە ڕاستە هاتو ئەڕنگ تۆ لە ساڵی چەندۆن دەستی کرد بەکاری هونەری وەڵاهی ئەوەی بەبیرم بێ وا بزانم 86 بوو یان 87 86 یا 87 لە کۆندا کە وەکە زانین ئافرەت کەمتر دەرکەوتنی هەبووە یاخۆت ڕێگەیان نەیاوە لەلایەن کەس و کارە بەستۆ کاکجەوهەر پاڵپشتێکی باشی کردووی بالفعل خۆی ئەو بەم نێودوتی مسلسلەیەک هەیە کاک سەفۆت جەڕاح وا بزانم ئەوەیەکا وەرە بەشداری بکە شتم بەڕاستە تۆ دیارەوەڵا وەڵا کە چوومی تبەجلی کوردیەوە بوو ئیتر تەشجیع بوو مەڵە مەسلەکانش هەموو یەک جوانتر بوون ئینسانی باش و ڕێک و پێک ئیشەکە جوو بوو بەس ئێمە دوای ئەوە بووین یعنی لە عێراق نمانی تر ئەو شتانە قەفەرتان کرد ڕاستە وەک وتبووت کە لە دەرەوەش لە فیلمێکا بەشداریت کردەوە پێما بێ لە وڵاتی سوید جەوهەر لەوێ هەر بیریە کردەوە چۆن ئەوە بکات چۆن خۆی بگەێنێتەوە چۆن خۆی دامەزرێنێتەوە چۆن ئەوە بکات لەوێ زۆر هەوڵیا لەوێ چوو بۆ بە دوایە چوو دوای ڕاست ڕۆژەکان سیناریۆیەکی نووسی وتی وەرە وەڵا فیلمێکەکەین لە سوید فیلمێکەکەن لە سوید وتی ئەوە وتی ئێمە هەموو خۆمان ئەکتەرین و فیلمەکە کوردیە و ڕەفیق زۆر خەڵکەی لە ئەوە لە سوید ئەو وەختی وەڵا هەموو یارمەتیان نە هەموو بۆیان ئەوە کرد وەڵا ئێمە لە کردمان لەگەری خۆشیش دەرچوو بەخوا هەزەکەم یعنی هەزەکەم ئەو یەکەم فلیمە بە فلیمی مصریەکان بچێ یان شتێکی وە بە خەیاڵی من پەشیمانی گەڕانەوە یان پەشیمانی بەڵێ دوومان کردو لەوێ دوو پەشیمانی و گەڕانەوە بەڵێ ئەی لە ئێرە هیچ فیلمێکی ترە هەیە بەشداری تیاکردێت پێم وابێت بۆ مانگی ڕەمەزان گەڕاویتە تۆ بۆ ئێرە بۆ ئەوەی کە بەشداری درامایەک بەڵێ وتی وەرەوە ئەگەر حەز لێ بەشداری بکەی وتم باشە بانکم کەیەمەوە ئیتر ئێمە هاتینەوە بالفعل وا بووە بۆیە کوڕەکەشم بێتەوە بەس ئێمە ئیتر لەبەر ئەو زروفە ڕۆژێ وایە ڕۆژێ وایە ئەوەی خۆمان زۆر بەدەست نییە ئیتر بەس من هاتمەوە کاکجەوهەر باسی کردی هیچ کەسێک کولفێکی سەرف نەکردەوە بۆ دراماکە و داواشی ناکەم ئەی باشە تۆ چۆن پارەی خۆتی لەوەرەگریت جەوهەر خۆی هی خۆمە ئیتر من پارەی بۆ لەوەرگریان عەقدی چی ئەو ئەکتەرانی ترکە لەگەڵتانان ئەوان نازام وەڵا بینی خۆیانە چۆنە بەس ڕاستی من ئەو شتانە لێ نازام زۆر تێکە لەو شتانە نابوو بەس ئینسانی باشن و قسە و گفتوگۆیان زۆر خۆشە حەزە بە چه فیلمێکە زیاتر فیلمی هندی وەکو کاکجەوهەر وەڵاهی ئێمە مناڵی عەبدولحەلیم و ئەو شتانەی زیاتر وەنیا فەریدەڵەترەش و عەبدولحەلیم و ئیتر ئەو شتانە زۆر ئەوەی تەسی لێمە کردو و هندیەکانیش تەبعا وەڵا هندیەکان ئەگەر ڕاجشکانایە ئەگەر ئەمیتایە هیچ سەردانی هندستانە کردو لەگەڵ کاکجەوهەرە ناوەڵا پارەشم بەری ناچم بە حیاتم بڕوا ناکەم بچم بۆ هندستان بەس مناڵەکانم هەموو تەقریبەن چوونە جەوهەر چووە کچەکەم دووسێ جار چووە بۆچی حەزت بێنێ بڕێ وەڵاهی حەزی لێ ناکەم با بەحسیان نەکەم زۆر گوناحن ئازگم پیانست ناکەم زگە پیانەسووتە ئاخر کاکجەوهەر وتی لەگەڵ کچەکەما سەردانی ئەوان حەزەکەشداری فیلمێکی ئەوان حەزەکەن زۆر حەزەکەم منیش بە فیلم حەزەکەم بەس بە ژیان بسمە ناویانەوە یانی نازانم نانە شاری هەولێر لە هەمووی خۆشترێگە گۆڕە شاری هەولێر باشە بە شاری هەولێر زین چەند باشە هەر زۆر خەڵک کورد باشە طبعاً زۆر زان لەو زروفە هەموو خەڵک دەفتەرێک و دوو دەفتەر قەرزارە هەموو یارمەتیەکەیان کە ئینەمە هیچیش نەبووە باشەکان لەوە دیارە بێتن شتی یعنی بەنرخ ئاوا دیارە بێت ڕاستە ئەکید اینجا حەزەکەم ئێمەش لەگەڵ کاکجەوهەرا بە تەمای سێری فیلمێکی هندی بکەین تۆش لەگەڵمانە بینەرەبیت ئەرێوەڵا ئاخر فیلمە کۆنەکانی هی ئەوەی ئێستانیە ئێستا هیچ ئێستا ناکۆنەکان سێری بەس کۆنەکان ئەرێوەڵا
گۆرانیش لە ئەرێمەوە بەس حوزم نەکردو گۆرانێکمان بۆ بەناڵێ گەروایە دەنگە خۆشە من گۆرانی برێم ئەی ناڵێ گۆرانی ئەڵێمۆ لەگەڵیا ناوەڵ ئەوە نیم ئەی دەنگە خۆش مەتربە نیم ناوەڵە دەنگم خۆش نییە چێ وتێتی خۆشە ئەی آخر خۆڵی وەڵاتەوە لێ کە بانگمەکەی دەنگت خۆشەیتر نازام زۆر گاڵتم پێکاریە ناوانە گەر ئەو وای ویت بێکاتە دەنگ ئەوڵێ ئارێ بانگمەکەی دەنگت خۆشە بەس ئەدە دوایە گۆرانی بۆ کاکجە هەر بڵێ بۆڵێ آخر بۆ ئێمەشە بەدانیش بێتی ناوەمزانی بینی من و خۆی خۆن متربە نیم من بۆ خۆشی بڵێ هەر باشە بۆ خۆم ێڵێمەوە لە پێشە خۆمەڵێمەوە هی عەبدولحەلیم بێ کەرسووم بێ کەسومێکمان بۆ بڵێ گەر سەڵت خۆش نەبێ گۆرانی ئەو ناڵێتەوەوارە ئەوە بەس علاقی بە کوردستانەوە هەیە بعید عنك ئەو تەواو دەست خۆش بعید عنك حياتي عذاب ئەو کوردستانە و لە ئێمە دوورە و دێن و ڕۆین وەکو خەیاڵ و خەونە نازاوم هەر ئەوە ئارێوەڵا زۆر سپاسەکەی خاتەوە ئاڕنی زۆر لە کاتی تۆشمانگەر ئەنجای شەڵای سەکە سێری فیلمەکەمان کرد حەزەکەم تۆش لەگەڵمانە سەیری بکەیت ئەکید فەرمونون ئەکید بابا کاکجەوهرە بڵێم بیخادە سەر فیلمێکی هندی باشە بەسەرچە لێرەشدا هاتیینە کۆچایی پرۆگرامی گەڕان کە باسمان لە مێژووی سینەمای هەولێر کردو و باسمان لەوە کرد کە کەسێکە بوو کە ئەو سینەمایی کردوتەوە لە ماڵەکەی خۆیدا اینجا هەتاوەکو بەرنمەیەکی تر و بابەتێکی تر خواتان لەگەڵ.